شەقامەکانی هەرێم بەدەست قەرەباڵغیەوە دەناڵێن و زیادبوونی ژماری ئۆتۆمبیلە تابلۆ بچووکەکانیش هێندەی تر ئەو قەرەباڵغی زیاد کردووە. لەگەڵ هاتنی ئاوارەکانی ناوەڕاست و خواروی عێراق بۆ شارەکانی هەرێم، ژماری ئۆتۆمبیلە تابلۆ بچووکەکانی ناوەڕاست و خواروی عێراق کە تابلۆی ژمارەکانیان جیاوازە لە تابلۆی ئۆتۆمبیلەکانی هەرێم ڕۆژ بە ڕۆژ لە زیادبووندان. وڵی وی بەتاکید ئەشکالی دروست کردو یەکەم ئیسیحامی جادەکان ئشکالی دروست کردووە. ئەنجا خۆشتەبینی جادەکانمان جادەکانی ساڵی هەفتاکانە هەرو جادانەیە بێگومان ئەشکالی بۆ دروستکردن. سەرڕای قەیرانی دارایی بەڵام بازاری ئۆتۆمبیلە تابلۆ باریکەکان کە هەڵگری تابلۆی شارەکانی تری عێراقن گەرمە و ڕۆژانە مامەڵیان پێوە دەکرێت. بەوتەی فرۆشیارانی ئۆتۆمبیلیش ئەو بازار گەرمیە بۆ دوو هۆکار دەگەڕێتەوە. یەکێکیان هەرزانی نرخیان و هۆکارەکەی تریشیان ئەوەیە ئەو ئۆتۆمبیلانە سزاکانی هاتوچۆ وەک کامێرا نایانگرێتەوە چونکە زانیاریەکانیان لە هاتوچۆی هەرێم تۆمار نەکراوە. وڵا بازاڕی باشە لەبەرەوەی سیارەکەی هەرزانە بۆ دوایەوەی خەڵک تەحویلی ناکە، کێشەی هەنێک کێشەی لە ڕووی تەحویلشتۆ نییە، خرامەی ناخوێنێتەوە پێویست. ئیتر ئەو مۆزعانە لەبەرەوەی خەڵک سیارەکەیشی باشە خەڵک زیاتر ئەمان ناگەڕێ. بەپێی ئامارەکانی بەڕێوەبەرایەتی هاتوچۆی سلێمانی لە ناو پارێزگاکەدا 65,000 ئۆتۆمبیلی هەڵگری کارتی زانیاری هەیە کە سەرجەمیان هەڵگری ڕقم باریک و ڕقم ڕەشن و جگە لە ئۆتۆمبیلانەی کە ئاوارەکان لەگەڵ خۆیان هێنیان و تا ئێستا تۆمار نەکراون. وتەبێژی هاتوچۆی سلێمانیش دەڵێت ئەو ئۆتۆمبیلانە لە سزاکان چاوپۆشیان لێ ناکرێت، بەڵکو ئەوەی تۆمار بێت لە هەرێم سزا دەدرێت و ئەوەی تۆماریش نەبێت سزاکانی دەنێردرێت بۆ شارەکانی خۆیان. کاتێک کە سەرپێچیەکەکەن ئەگەر دەست بەجێدان مەفرەزە و کاربندەکانی ئێمە بەدی بکرێت بەڵگەنامەیشان نێوەرە گیرێ و ناچارێکرێن کە سەردای بەڕێوەبەراتی هاتوچۆ بکەن و لەسەر ئەو سەرپێچیە کاری یاسایان لەگەڵاکرێت. ئەگەر بێت و تێپەڕن بەپی ئەو ڕێکەوتنی ئێمە هەیە لە نێوان ئێمە و حکوومەتی مەرکەزی لەگەڵ بۆ ئۆتۆمبیلانی ناوەڕاست و خواروی عێراق ئێمە نێرین بۆ سەرۆی خۆمان و بەڕێوەبەراتی گشتی هاتوچۆ و بە پێچەوانەوە کاتێک کە ئۆتۆمبیلێکی ئێمە ژمارە سلێمانی لە ناوەڕاست و خواروی عێراق و لە بەغدا سەرپێچی لە سەرپێچەکانی هاتوچۆ بکاکەوە زانیاریە بۆ ئێمانێنەوە. سەرڕای قورسی سزاکان بۆ سەرپێچی شۆفێران لە پارێزگاکانی هەرێم، بەڵام لە هەمان ئەو شارانە ئۆتۆمبیلە ڕقم باریکەکان پارێزراوترن لە سزاکان و ئەمەش جێی نیگەرانی شۆفێرانە و داوا دەکەن جیاوازی لە نوێنیاندا نەکرێت. هاوکاریاسین NRT سلێمانی.